دکتۆر کەژاڵ ڕەحمانی زۆر سوپاس بۆ هاتنی جنابەت بۆ ستودیەکانی دەنگی ئەمریکا. کتێبێکی نوێت لە بەردەستایە ئەویش لەسەر مەسلەی پێناسەی کووردا. دەتوانی پێمان بڵی کتێبەکەت لەسەر چییە؟ یان شتێک لەبارەی کتێبەکەی خۆتمان بۆ باسکەی پێشەوەی دەست بە پرسیارەکان بکەین. سەرەتا ئەبێ بێژم کە من پاڵیتیشن نیم، من ئەنتروپۆلۆجیستم. ئەنتە جیاوازی ئێمە لەگەڵ پاڵیتیشنە ئەوەیە کە ئێمە ڕووین، ینی ئەنتروپۆلۆجیست ئەڕێ بۆ سەر ڕیشەی هەر شتێ، یعنی بنەڕەتی هەر شتێک جامعە تەوسیفەکات اینجا خۆی ئەو کەسە کە ئەی خوێنێ یا ئەبینێ بۆ خۆی بڕیارەدا چی بکات. لەم کتێبە من پێناسەی خۆم پیا کرد، یعنی لە کاتێک و پێناسەی خۆم پیا کرد بوو بە پرۆژێک بۆ من هەر لە مناڵیەوە کە بۆچی ئەم پێناسە بەو جۆرەیە. بەڵێ ئەو پێناسەیە ئەوەکو خۆت کەسێک یانوەکو کورد ملەتێک بەناو کچی کورد. ئەزانم ئەو پێناسەیە کە من پەیدام کرد بە کولی بۆ هەموو کوردێکە. پێناسەیە کە من پەیدام کرد لە مناڵیەوە بە ڕۆژی ئەوەڵی کە یەکەم کە ڕۆیشتمە مەدرسە لەوێ پێم وازح بوو کە ئێمە کوردی. بۆچی بۆ ئەوە زمانی ئێمە نەبوو، زمان فارسی بوو، هەموو شتێک بە فارسی بوو، معلم فارسی بوو، کتێب بە فارسی بوو کە من 4 ساڵم بوو، تەمەنم 4 بوو، هاتمە ماڵەوە دەستم کرد لە گیریان بە دایکم وتم من ناڕۆم. اینجا ڕۆژی دووەم ڕۆژی سێوەم هەر بۆ جۆرە تا وەختێک وتم بۆ ئێمە پرسیارم کرد لە دایکم بە تووڕە بووم هاتمەوە وتم بۆچی ئێمە کوردین ناوێ بین بە فارس ناوێ بین بە فارس. اینجا ئەوە دەستی پێکرد لەوێەوە من بە فکر بووم کە بۆچی ئێمە زمانی خوان نییە. مناڵ لە مناڵیە و پێناسەی خۆی نازانێ، وەختی ئەڕێتە ناو جامعە، وەختی ئەڕێتە ناو خەڵکەکە ئەو جۆرە کە ئەوان تەماشایەکەن ئەوێتە پێناسەی. باشە دەمی ئەو پرسیار لێ بکەم، چۆن مرۆڤێک پێناسەی خۆی پیا دەکا بەپێی ئەوەی کتێبەکەی تۆ بەپێی بۆ من ئەوە بوو کە ڕۆیشتمە مەدرسە. اینجا ڕۆیشتمە جێگەیتر مەسەڵەن لە سنا کە من بووم سنەی بووم ڕۆیشتنە لە تارانە دیم کەس بەمە بە جیاوازی تماشاکە. اینجا ئەو جارە کە مرۆڤ یان مناڵ هەر مناڵێ ئەو پێناسەی خۆیە پەیاکە کە جیاوازە لەگەڵ ئەوانی ترە، اینجا 3 حاڵەت پێش دێت. یا ئێمە بە یەکەوە یەکسانین تەک ئەوان ناکەت لەگەڵ ئێمە جیاوازن، یا ئێمە بندەستین یا باڵادەستین. زیاتری ئەزانم لە هەموو پارچەکان کوردستانە ئێمە بندەستین. ئەو بندەستیە ئەوێتە مایە ئەوێتە بنەڕەتێک بۆ ئێمە کە بزانین چی بکەین بۆچی. لە 3 حاڵەت پێش دێ بڕێ مناڵ بڕێ خۆیان تەطبیقەدەن، یعنی ناسنامەی خۆیان لابن ئەسەرن ئەبنە فارس مەسەڵەن ئەگەر کورد بە فارسی حەزبێکە خۆیان بناسنی. بەس وەلێ بەشی دووەمی ئەیجێنا من بۆچی من یەکسان نەبم تێە کۆشێ بۆ یەکسانی. بەڕی سێومی کە مەسەڵەن ئێمە من هەموو لیدرانی کورد بۆ جۆرە بوون، ئەو بندەستیە پرسیاری لەکەن بۆچی ئێمە بندەستین. لەوە هەر لەو دەمەوە خەبات پێش دێت. خەبات یەکێ بە تووڕەیی، یەکێ نا بە زیرەکی تری، ئەو بنەڕەتە خەریکە ئەو بنەڕەتی خەبات لەو ساڵەوە لەحزە دروستە بێ. باشە بۆ پێناسەی ملەتێک، بۆ پێناسەی وڵاتێک، بۆ پێناسەی ئێمە دەزانین کە سنوور گرنگە و تۆ پێم وایە لە کتێبەکە تا تۆ باسی ئەو سنوورانە دەکەی. پێت وایە ئەو سنوورانە جوگرافین یان ئەتنیکین؟ ئێتنیکی سنووری جیاوازە، ولی ئەو سنوورە کە من پەیدام کرد پێناسە بوو سنووری هەیت بوو، یعنی سنووری دژمن بوو، دژمنی بوو. ئەو سنووریچە بەڕەحەت پەیداوێ، یعنی من کە ڕۆیشتمە تاران دیم ئێمە جیاوازین، ڕۆیشتمە تەورێز دیم نەخەر ئێمە نەجسیش هەین چونکە سنی نین.
ئەوان شێعە بوون ڕۆیشتمە مەسەڵەن هەر جێگەی کە غەیرە سنەک غەیرە کوردستان ئەو سنوورێک بە ئەساس دڵڕەشی و چەپەڵی دڵچەپەڵی تەنزیمیان کردگە بۆ ئێمە کە ئەشێ بۆ سنوورە بەو سنوورە ئەو سنوورمە من پایە سنووری ئێتنیکی اینجا ئەو سنوورە من فکرم کردەوە کە بۆچی ئەم سنوورە پیا بووگە ڕیشەی چییە؟ ڕیشەیە لەوا بزانی کە مەساڵەن ئەگەر نەڕووی نەفرە دوور مێژووی دوور بەس مێژووی نزیک 500 ساڵ لەمە بەر 500 ساڵ لەمەوە بەر کۆلۆنیالیزم و مرکنتالیزم یعنی فری ترید و ئەوانە هەموو بوو بە باعث کە دەوڵەتی ڕۆم ئیمپراتوری ڕۆم ئیمپایر بۆ ڕێگەیەک ئەگەڕیا کە دەسترسی ئازادی بێ بە هەموو بە دەریای ڕەش و بە بەحری ڕەش و یەکێتریشی دەوڵەتی عوسمانی هەموو دەوڵەتانی پچووکی ئەوروپای گرد بوو زۆر ئەترسیان کە عوسمانی بێت باقی ئەوروپایش بگرێت لەوا بوو بۆ کەسی ئەگەڕیان کە بێت دژە عوسمانی و بەرانبەری بێستێ کە نەتوانێت عوسمانی ئیتر یان حملەکە بە ئەوروپا کیان پیا کرد؟ شاه ئیسماعیل شاه ئیسماعیلیان پیا کرد شاه ئیسماعیلیش دایکی کریستیان بوو ئەو خانەوادەی پادشای گریک بوو لەوا بوو ئامادە بوو بۆ خۆگۆڕان باوە گەورەی سنی بوو شێخ سەفیەدین وەرێ لە ماوەی کورتێکە بوو بە شێعە خۆی کردە شێعە شاه ئیسماعیل و شێعی ئەسنا ئەشاریش یعنی شێعی دوانزە تا چەندی کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە سنوورانە ئەو باندری هەیت کە منێژم سنووری هەیت لەو کاتۆ دەستی پێکرد بۆ ئەوە جیاوازی بخات بینە عوسمانی و ئێران پەرژیا ئەو زەمانە خب ئەبێتەوە ئەگەر دەبێت شەڕ بکەیت لە دەوڵەتە تراشتێ جیاوازیشتان بێت لەسەر چی شەڕەکەی ئەو بوو دەستی کرد بە سنی کوژی لە ڕۆژێکە 7,000 ئوزبەکی سنیان کوشت ئەو جار یعنی 1514 میلاد زاینی ئەو جار ئێران هەموو سنی بوون زیاتری یعنی 90% زیاتر سنی بوون اینجا دەستی پێکرد بە سنی کوژی سنی کلینزینگ کوردیش تەبعەن لە بینە عوسمانی و پەرژیا هەر کورد بوو لەم لا کورد بوو لەو لا کورد بوو دوایەوە بۆ ئەو مەساڵان پرۆڤۆکی کە بۆ شەڕەکە دەست پێ بکە دەستی کرد بە سنی کوژی دەستی چیز کرد بە خراو دژێن و خراو و قسەی خراپ بە عومەر و ئەبوو بەکر بۆ شێعە دوانزەوم خۆی کردە وەلی فەقیه یعنی وەلیە لە هەم شاس هەم ڕەهبەری مەسەبی باشە لەوێ دەستی کرد بە پرۆڤۆک یعنی شەر هەڵگرسێنێ لە نەتیجە حملەی یعنی کارێکی کرد کە عوسمانی هاتە ناو شەڕیان کرد لە چواردێرانە شکەسی خوارد شاه ئیسماعیل ئەوە بۆ سنوورێ بەڵێ ئەو سنوورە دروست بەڵام دوای ئەوە لە دەتوانین بڵێن لە سەدەی 19دەمدا سنوورەکانی ئێستا بەڵێ ئەوە من لە کتێبەکەمە ئێژم پێ میوتیشن بە ئەستلاحی ئەنتروپۆلۆژی یعنی گۆڕانکاری وەکو مەسەڵەن سێلێک وەک لافاوێ بێت شتێک بوات نەیهێشت جامعەی کورد جوگرافی یان سیاسی ئەو وەختە سیاسی بوو سیاسی بوو باشە بۆ وەلی کردیە فیزیک جۆغرافی چونکە بووە دوبەش کورد لە ناوبین ئەم دوانە وەکو قوربانی لە هەردوو لا بوو 400,000 کورد عوسمانی و وەکوبرێ سەفەویەکان بەڵام دوای ئەوە کە دەڵێم لە سەدەی 19دەمە حدودی سنوورەکانی ئێستای کە جەناب پێ دەڵێت سنوورە سیاسیەکان کە دیار کران تا ئێستا ئەو وڵاتانە نانەوێ ئەو سنوورە بگۆڕن یان گۆڕەکە لەسەر سنوورەدا بێ یان جیهان کتێبەکەمە ئەوە میوتیشنە دووەمە ئەوە لافاوەی دووەمە میوتیشن دووم هات کە هەموو جامعە و تەرتیب و نەزم و هەموو شتێکی لابرد ئەو میوتیشنە ئەوە بوو کە بینە دەوڵەتی ئینگلیس و فەرەنسا سایکس پیکۆیان تەنزیم کرد دوای شەڕی عالەمی یەک
بەڵێ بەڵام بۆ ئەو وڵاتانە نان یان جیهان ناوێ ئەو سنوورانە گۆڕانکاری بەسەر ئەو سنوورانە دەبێتن بۆ وەڵا ئەوە پرسیارێکە بۆ ئەوە ئێمە بڕێکیش لاخرەوە ئێژم بڕێکیش تاقسیر خۆم یعنی خەتای خۆمانە ئەو بری ئەو سنوورێکە سیاسی سنوورێکە فقط بۆ زمانی خۆی ممکنە باش بووە چونکە گەرەکیان بوو لە شەڕی عوسمانی داراتن عوسمانی جیا بکەنەوە و بە ئەساس منفعات و هەموو ئینترست و ئەوانی کۆلۆنیالیزم بوو لەو جارەوە کە ئەم چوار پارچە دروست ینی سێ پارچەکەتی دروست بوو بۆ چوار پارچە کوردستان لەسەر ریسۆرس و مەنابع تەبیعی ومانە هەموو دەخاڵەتی بوو لەوانە. دکتۆر کەژەڵ دەمی لە کوتایدا ئەم پرسیارەکەی کتێبەکەی خۆدا قەت هەوڵتدا باسی ئەو بکەی کە هەوڵ هەیە بوو ئەوەی دەوڵەتی کوردی دروست بێ ئێستا هەوڵ هەیە بوو ئەوەی لە هەرێمی کوردستان ڕێفراندۆمێ دروست بێ بۆ ئەوەی کە پرسیار لە خەڵک بێنێ دەوڵەتیان دەوێیاننا تۆ ئەم بابەتە باس کرد و بە چۆن لی تێدەگەی کوردستان حەقی خۆیە ڕێفراندۆم بکە هەر کەسێک وا دەڵێ بەڵام من حەزەکەم تۆ پێم بڵێ زێر دێریش بووگە پاش 2023 کە من ڕۆیشتم بۆ هەولێر هەر ئەو ئیراد مەگرد کە بۆچی ئێوە یەک دەفع خۆتان ڕەها نەکرد مەگەر ئێوە نەتاندی جمهوری ئیسلامی چێ کرد لەسەر کۆماری ئیسلامی چێ کرد لەسەر 1979 ئەو هەموو وعدە خومینی دای بە کورد و ئەوانە هەمووی بەتاڵ بوو بەس وەلێ دێر بووگە وەلێ ئەگە بێ هەرچی زووتر دروست بێت ئەو ڕێفراندمە ئەنجام ببێت ئەو مشکڵیش ینی ڕێفراندمیش ئاسان نییە بەم جۆرە ئەلان مشکڵە ئەو وەختە باش بوو 2002 ئەلان مشکڵە لەسەر چی لەسەرەوە ئێمە نەماتوانیگە یەککردووەکەی خۆمان یەکگرتنی خۆمان سابت کەین کوردیش خۆی خەتاکارە یعنی ئەو وەختە لە 2002 ئەگەر کردویان باشتر ڕاحەتتر بوو ئێستا چیان ئیسێج ئەگەر بیخەنە دوایەوە شەڕی مووسڵ تمان بێت ئیسێج مشکل ئەوەیە حەشەدی شیعی تێدە بەرەوە ئایسیس ئەروێت حەشەدی شیعی ئەوێتە سەر تێدە بەرەوە و ئەوانیش نایڵن دوو نام کتێوەکەی منە بەحسم کردگە دوو نیرو هەز یەکێ تورکیا یەکێکی ئێران قەت حەز ناکەن کورد ببینێ کورد ناوی بێتە دەرەوە یعنی شتێ ئینتیتیک هەر شتێ بە ناوی کورد ئیندپندنت فدریشن کە ناوی فقط کوردستان بێ هەڵبەتە ئەوانە نایەنەوە ئێمە چی بکەین ئێمە بێ کورد یونایتد کورد ئاسانە یەکبوونی کورد ئاسانە یونایتد کورد هیچ کەس بەردەمی ئێمە نەگرتگە کە یونایت نەبی بەڵام جیاوازی سەرکردەکانە ئەمە نامێ بچمە ئەو بابەتە بەڵام حەز دەکەم بزانم لە کۆتایە دکتۆر کەژاڵ کتێبەکە کەی دەرەچێ جوون مانگی داهاتوو یعنی مانگی داهاتوو کتێبەکە دەرەچێ هیوادارم سەرکەوتوو بی و هیوادارم ئەو کتێبەشمان پێ بگاتن زۆر سپاس